بە دڵنیاییەوە ڕاست نییە، خۆشەویست نییە ئەو کەسە، چکە خۆشەویستی ڕاستەقینە و تەواو کە لە شەرعی پێناسە کرایە لە پێناو خوایە. هەر خۆشەویستیەکی نێوان کچ و کوڕەکان، ژن و پیاوەکان لە بازنەی ئیسلامدا جێی نەبێتەوە وەکو ئەوەی لێک مارە کرابن، ئەو نەوعە خۆشەویستیە خۆشەویستیەکی عشقی شەیطانیە. جاروەیە کافر و مشریکیشی دەکا خاوەنەکەی ئاگای لە نوێژ و عیبادەت و تاعەتی نامینێ لەبەر ئەو نەوعە ئەوینداریەی کە لە نێوانیان هەیە. لە پێش ڕەمەضان و لە دوای ڕەمەضان و لە هەموو کاتەکان حرامە، تاوانە، گوناهە کوڕەکان و پیاوەکان قسەی بکەن لەگەر کچەکان بە ناوی ئەوینداری و خۆشەویستی. ئەوە عیشقە و ئەوینداریە و لە شەیطانیەوەیە، هیچیان خۆشەویستی ڕاستەقینە نین و درۆیینن. هەر لەبەر هەندێک لە زانایانی ئەهلی سوننە و جەماعە دەفەرمۆن بە ئی ئەوانە بڵێن عیشق، عشقیش دەڵێن جائیز نییە لۆ خوای بەکار بهێندرێت و بڵێ ئەمن عاشقی خوایمە، عاشقی پێغەمبەریمە عەلەیهی سەڵات وەسەلام. هەندێک لە زانایان وا دەڵێن چونکە عیشق بە معنای خۆشەویستیە شەیطانیەکەی زۆر جار دێتن و ئەو ناوە لۆوان دانرایە لەبەر هەندێ نەگۆترێتن بەرامبەر بەخوا و بە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام باشتر و ئەولاترە. کەواتە ئێمە ئامۆژگاریت دەکەین ئەگەر ڕەمەضان بەسەرت داهاتیە و نوێژی دەکەی، ڕۆژی دەگری، تۆبەکە دوای لێ نەهاتیە بتگەڕێنتەوە لەو گوناهەی، ئاگاداری خۆت بە بەسەر خۆتدا هەڕۆوە، زۆر خەتەرناکە وەزعت. چکە هەر یەک ڕەمەضانی بەسەردا بێ و نەتوانی تۆبەی ڕاستەقینە بکە، ئەو کەسە با بزانی ئامینەکەی جوبرائیلی لێگیر دەبێ. کە هەندێک لە فەرمودەناسان دەرێن سەحیحە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر پەیژەکان و قاندرمەکانی مینبەری کەوت کە سێ بوو، هەر سێ جار گوتی ئامین. ئەو جار کە دابەزی گوتیان مەبەستت چ بوو لەو ئامینانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام؟ فەرمووی جوبرائیل هاتەلام، فەرمووی من دوعایەکی دەکەم ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، ئەتوش برێ ئامین با قبول بێ. گوتی دوعایەک لە دوعایەکانی ئەوە بوو هەر یەک مانجی ڕەمەضانی بەسەردا بێ و نەتوانی تەواو بگەڕێتەوە لای خوای و لێخۆشبوونی خوای بەدەست نەینێ هەتا مانجی ڕەمەضان تەواو دەبێ، ئەو کەسە دوور کەوێتەوە لە ڕەحم و بەزەی خوای رب العالمین، جارێکی تر نەچێتە بەهەشت و دوور کەویتەوە لە ڕەحمەتی خوای. تۆش بڵێ ئامین. دەڵێ منیش گوتم ئامین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە وەرە بەسەر خۆتدا هەڕۆوە برای بەڕێز، تۆبەی بکە، واز بینە ئەو کەرستە وەسائیلە و ڕەقەم و ژمارەیەی درایتە تو ئەو ڕێگاوبانەی لۆت دیاری کرایە هەمووی واز لێبینە و پشتی تێبکە و مۆبایلەکەت باشتر وایە و شەرعیترە. ئەو سیمکارتەت ئەگەر لێت بوویتە بەڵاو، بوویتە شەیطان و ئەو ئیشە شەیطانیەت پێکردیە و پێی دەکەی و لۆتووی هینایە، بیشێنە و فڕەی بدە لە ڕاهی خوای رب العالمین. بڕۆ ژمارەیەکی تر پەیدا بکە ئەو ئافرەتار پێ نەزانیتن و لیلا و فیلا و ئەو کاتەی قەت مەچۆوە سەری. والله ئەعلەم.